شەوە کار لە نێرە سیستەم دەکات تووشی لەدەیت دەبێت دیزینەس دەبێت لەگەڵ ئەوەدا ڕژ دەکەنە سەر خانەکان بەڵام ئەمەیان جیاوازی ئەوەیە سیڤیلیتیکی زیاتر یعنی ڕێژەی خەتەریەکەی دەکات یان گلوکۆجینەسەکان لە ناو جگەردا کە کاریگەریەکی تەواوەتیان دەبێت و ئەم کەسە ناتوانێت یعنی ئینسۆلیان بە بابەتێک بەشدارم کرد کە ڕوودانی شەکرە لە ژنان لە ماوەی دووگیانیدا کە بەڕاستی ئێستا ڕووی لە زیادبووندایە و پێویستە هەوڵ بدەین توێژینەوە زیاتر لەسەر بکەین و بەڕاستی بۆ ژنانی ڕاپەڕین لەوانەیە دەرفەتی کەمتر هەبێ کە هەندێک چاودێریکردن هەیە هەندێک مانجمنت هەندێک ڕێگای استراتیژی هەیە کە پێویستە ئەو ئافرەتانە ڕەچاویکەن بەڵام لەوانەیە بەهۆی بارودۆخی ژینگەکانەوە زۆر بۆیان نەگونجێ و پێویستە هۆشیار بکرێنەوە لەبەر ئەوەی ئەوان وەکو پێویست احتیمالە دەستیان بە هەموو شتەکان نەگا لەوانەیە لە دەوروبەری ڕاپەڕین شوێنەکان شوێنی وەرزش و شوێنی وانە بێ کە چاودێریان بکرێت یان هۆشیارکردنەوەیان پێ بدرێت دەربارەی خواردنەکان بەڕاستی لەناو ڕانیەکە دوو بنکە تەندروستیمان هەیە کە ئەوانە بەڕاستی جێگەی دەستخۆشینە کە چاودێری دایکی دووگیان دەکرێت لەوێ بەڵام احتیمالی ئەوەش هەیە کە زۆربەی دایکەکان دەستیان بەوێ نەگا احتیمالە لە گوندەکان بن نەتوانن سەردانی بکەن یان نەتوان سەردانی پزیشکی ژنان و منداڵ بوون بکەن بۆیە لێرەوە بە باشی دەزانم کە هەوڵ دەین لەمە و دوای لە دوای ئەو سیمپۆزیۆمە کە چەند بەرنامە و پلانێکمان هەبێ بۆ هۆشیارکردنەوەی دایکان ئەو دایکانەی بە تایبەتی کە تووشی شەکرە دەبن لە ماوەی دووگیانی.